فریشتەی چاکەکاران دەستی لە سینگمدا وتی ئێستا یعنی هەواڵێکی دڵخۆش کرد بدەمێ خوای گەورە لە هەموو تاوانەکان خۆش بوو. ئەمێنم 14 ساڵە سەرم بە عیبادەت خوای نەکردیە. لا إله إلا الله. مامۆستا لە جێیەک ئیشم دەکرد ئەوەی خوات پێی ناخۆش بە یعنی دەیان کرد. تێدەگەی مامۆستا لە تقریباً 4 مانگ پێش ئێستا بریندار کرا لە مەلهەوت دیسکۆ ئیشم دەکرد مامۆستا. لە مەلهاو دیسکۆ؟ بەڵێ 14 ساڵە یعنی 17 ساڵە لە ماری شخصێکی دەژیا مۆچی منداڵیوی بوو ساحب مەلهەوت دیسکۆ بوو. 2 مانگ 3 مانگ پێش ئێستا بریندار کرا مامۆستا لە ئیشەکەم گولەم بەرکەوت لە خەستەخانەی کە بەنجعامیان لێدا مامۆستا بەنجعامیان لێدام هەستم کرد هاکە هۆش نامینێ هەستم کرد ڕوحم دەفری تا ئاسمانێ چوومە بنهەورێ مامۆستا کوبرین هاکە دەمری دێن حساب و کتابت لەگەر دەکەن کە حساب و کتابت لەگەر دەکەن فریشتەی خێر و چاکە بە 2 دقەی خێر و چاکەکانی بۆ نووسیم فریشتەی گوناح و تاوانەکان 12 دقە بوو هەر یعنی گوناح هەر دەینووسی یعنی خەلاص نەدەبوو. لە کاتێکی مامۆستا شەوقێک هات شەوق وەڵڵاهی مامۆستا کووە هالۆ دەژەرمەوە شەوقێک هات چاومی کۆرە دەکرد یعنی شەوقەکە ئەوەندە بە قەوت بوو سەرم یعنی ئەم لە بنهەورێ بووم سەری خۆم نوێ کرد هەرشمە بنهەورێ کۆرەی دەکردم. سبحان الله مامۆستا سبحان الله. فریشتەی چاککاری گوێم لە سەوتەکەی بوو وتی دەست ڕاگرا خۆشەویستی خوای هات. واللهی مامۆستا کواها دەجێرمەوە بە فریشتەی گوناح چاکەکاری وتی ئەو بەندەیە چی کردووە گوتی خۆشەویستی خوای ئەوە هەموو ژیانی گوناح و تاوان بووە. باشە کە یعنی ئەمن نەمدەدید مامۆستا بەڵام گوێم لێ بوو گوێم لە قسەکانی بوو واللهی مامۆستا گوتی هەموو گوناح و تاوانەکەی لۆ بکەنە خێر و چاکە ئەم لای خودای گەورە شفاعەتی لۆ دەکەم داوای لێ خۆشببوونی لێ دەکەم لە لای خوای گەورە. باشە ئەم نیش دەستم بە گریانە چ کرد مامۆستا یعنی فریشتەی چاکەکاران دەستی لە سینگمدا وتی ئێستا یعنی هەواڵێکی دڵخۆش کرد بدەمێ خوای گەورە لە هەموو تاوانەکان خۆش بوو. مامۆستا کە یعنی چاوم کردەوە دکتۆرەکە بوو بانجی کردم وتی هەستەوە بزانم هۆش تاتی تۆ مامۆستا واللهی وەبیللهی وەتیلەکە چاوم کردەوە مامۆستا یەکەم قسەم شەهادە هینام بوو کە شەهادەم هینا مامۆستا یعنی بە برینداریش هەستام و گوتم هەتا نوێژنی وڕانی نەکەم یعنی دانانیشم لەسەر قەلەوێرەی مامۆستا ئەوە بوو کە وازم هینا مامۆستا یعنی دەستم بە نوێژی کرد وازم لەو ئیشانە هینا یعنی ئەو ئیشانە مامۆستا یەک مۆزەف بێ من نەیدەتوانی بجوولێ حتا ساحب ئیشەکە وتی چت دێخانی ژن سیارە هەر چت بێ لۆ دەکەم مامۆستا یعنی پرسیارەکەی من ئەلێرەیە ئەگەر یعنی ئەمن هیچ ئیشەکەم پێی نەدەکرا لە هەولێر مامۆستا دوایە هەستام چوومە ئەوروپا ئێستا لە بەریتانیامە لە خۆی بە زیادی نوێژ و تەعاتی خۆم دەکەم هەموو شوێ یعنی لە پاش نوێژەکانم 2 ڕەکعات سونەتیش دەکەم بەڵام پرسیارەکەی من ئەلێرە بوو یعنی ئەوانەی غەدرم لێ کردێت دەبی ڕۆژێک یعنی نامبینمەوە ئەگە بیان بینمەوە بە هەموو زەریبەک یعنی داوای لێ خۆشببوونیان لێ دەکەم ئەگەر بێت و خوای گەورە دەبی لێ خۆشببوون هەبی لەو ئیشێکم کردیتم. المهم کاکە گیان تۆ خوای گەورە ژیانێکی نوێی پێبەخشیتی لە ژیانی بۆ ژیانی ئیمان لە زەڵام و لە بۆ نور و ڕووناکی ئەوە گەورەترین نیعمەتە دووبارە خوای گەورە ژیانی پێبەخشیتەوە خۆگەر تۆ بۆ فیشەکە بمردیتە ئێستا بە کافری ئەمردی و ئەوەی کەوا بینێتت بە حەقیقی لە جەهەنەمە ئەسووتیت کەواتە ئەو مژدەیشی کەوا لە فریشتەکە پێتی داوە مژدەی تەوبە بووە کە بگەڕێرەوە خوای گەورە لێت خۆشە بێت. بەڵێ مامۆستا ئەدی کە ئێستا ئەوەی هەم بووە مەسەلەن ئەوەی لەو ئیشەی پێیان کردێ مامۆستا ئێستاش شتێک پارەم هەیە ئەوە بەشارەکە و مڵکۆکە دەبتە حەرام
یان سیرکە قوربانگیان ئەوەی کەوا پێیاد کردووە هەوڵدە بەشێکی کەم بۆ ژیانی خۆت کە تەنها پێی بژی هەتا لەسەر قاچی خۆت بوەسیت والباقی هەمووی بە تۆ چی دەڵێن ینی دروست نییە و حەڵاڵ نییە على ئەیەتی حال تۆ لە ژیانی کوفرەوە هاتوویتە بۆ ئیسلام وەکوتم ئەوەی کەوا ڕۆیشتووە ئێستا مهمە بەڕێیەکی نوێ لەگەڵ خوای گەورەیە هەڵدەرەوە تەوبەیەکی یەکجاری بکە بەڕاستی بە عەقیدە و بە ئیمان خوای گەورە بپەرستە و ڕووبکە خوای پەروەردگار جارێکی تر هەوڵ مەدە تووشی هەڵە بەرەو لەگەڵ خەڵکی خراپەکانە هەڵسوکەوت بکەیت ئەو مامۆستایەتی سامانەشی کەوا هەتا طبعا لە سەردەمی کوفرا پەیاد کردووە هەمووشی بە پارەی عەرەق و سینەما و مەلها پەیاد کردووە وتت بەشێکی کەم بۆ ژیانی خۆت هەڵگرە والباقی بتوانە بیبەخشەنەوە لە بینی هەژاران و فەقیرانە بۆ کەسی نەخۆش و کەم دەرامەت یا بکە پرۆژەیەکی خەیری. زۆر چاکە مامۆستا دوعای خێرمان لەو بکە مامۆستا وڵی بەس لە دوعای خێر بێبەشم مەکە مامۆستا یعنی ئێستا هەموو شەوان مەسەلەن لە پاش نوێژی سبەینێ وڵی ئەمن نیو ساعت بەس دەگریم یعنی دەرم خۆیان ئەو ئەمن بووم ئەو 14 ساڵە ئەو خراپیم کردیا ئەو تاوانانم کردیا خۆیان لێم خۆش بوو یعنی الحەمدولله شکر یعنی قالبەکی ساغی دایمێ بەڵام دوعای خێریشم لەو کە مامۆستا ئینشاءالله خوای گەورە زیاتر شادم دەکە بە دین و بە ئاینەکەی خوای گەورە هیدایەت با و زیاتر ڕەحمە لێ بکە براگیان ئامین یا ڕەبی مامۆستا قوربانت مامۆستا بەس خۆشی و سەلامەتیت خوا جزای خێرت بداتەوە.